بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەسەر دۆخی جەنگەکە بە کوێ دەگات گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکە محەممەد شۆڤەکاری سیاسی کاکە ئەسڵاو لێبێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ چی خوێندنەوەیەک تێ بۆ دۆخی جەنگەکە ئەم ڕۆژانەی کە لە ئەرزی واقعدا دەیبینین پێشبینی کراو بوو؟ بەڵێ زۆر سپاس لە ڕاستیدا ئەم جەنگەی کە ساڵی پار لە مانجی 12 ڕۆژ بەردەوام بووە ئێستا لە 28 شوبات دەستی پێکردوێتەوە بۆ خۆی جەنگێکی دواخراو بوو یعنی پێشبینی کراو بوو لە هەمان کاتدا تەزیل کراو بوو هەمیشە لە دوای ئەوەی با بڵێن شۆڕشی ئیسلامی لە ئێران لە ساڵی 1970ەوە هەمیشە یەکێک لە پێشبینی و ئەگەرەکانەوە بووە کە ئەم شەڕە ببێت و بێتەکایەوە و لەم فترەیە لەم ماوەیەدا دیارە ئەو پێشاتەکان بە شێوەیەک یعنی بەرەو پێشچوونیان بەخۆ بینی و جگە لەوەش ئەو دەسەڵاتدارانەی کە لە ئەمریکاوە لە ئیسرائیلن هەم ترامپ و ئیدارەکەی و هەم نەتەنیاهو و حکوومەتەکەی دوو کەسی هەرە تونڕەوی دەسەڵاتدار و سیاسەکانی ئەو دوو وڵاتن ئەمە بوو بەهۆی ئەوەی کە مەترسیەکانی و هەڕەشەکانی ئێران لە ناوچەکە زیاتر پەرەبسەنێ و بە تایبەتیش ئیسرائیل دەورێکی گرنگی لەوە بینی بێگومان من ئەوە دەگەڕێنمەوە کە لۆبی ئیسرائیلیش دەورێکی زۆر کاریگەر و کارای هەیە لە ناو سیاست و با بڵێن دروستکردنی بڕیار لە ئەمریکا و ئایپاک ئەو هاوپەیمانەتی لە بینی با بڵێن جوولەکە و ئەمریکەکان هەیە دەوری خۆی هەبوو لە بڕیاردان لەم جەنگە بۆیە ئەم جەنگە ئێستا کە دەستی پێکردووە لە ڕاستیدا جەنجێکە تەنها ڕاستە وەکو ناونیشان لە نێوان ئەمریکا ئیسرائیل لە بەرەیەک و ئێران لە بەرەکەی ترە بەڵام لە ڕاستیدا هەموو ناوچەکە و هەموو دنیای گرتوێتەوە و هەر وڵاتێک لە وڵاتەکانی دنیا بە شێوەیەک لە شێوەکان پڕشی بڵێ ئاگری ئەم جەنگەی بەرکەوتووە لە ڕووی سیاسی بێ ئابووری بێ ئەمنی بێ لە هەموو ڕێکەوە کاریگەری خۆی لەسەر تەواوی وڵاتانی دنیادانەوە دەتوانین پێی بڵێن جەنجی جیهانی سێیەم بەبێ ئەوەی ناوی لێدرابێت جەنجی جیهانی سێیەم پێدوایمە جەنگی جیهانی سێمە بێگومان لەبەرەوەی هەموو جیهان پێوە با بڵێن گرفتار و مبتەلان و کۆمەڵێ هەندێ تایبەتمەندی خۆی هەیە لەوەی کە با بڵێن هەندێ وڵاتی وەکو عێراق و ناوچەکەیە با بڵێن ئەوانەی کەندا و ئەوانە بە حکمی ئەوەی لە ڕووی جوگرافیەوە نزیکن و لە ڕووی با بڵێن عەقیدەیی و لە ڕووی سیاسیەوە هەندێ بەرکەوتە و با بڵێن نزیک بوونەوەش هەیە لە نێوان هەردوولا بەڵێ ئەمە وای کردووە بەبێ ئەوەی ئەوان هیچ بڕیاری جەنجیان هەبێ بەڵام ببن بە بەشێک لە جەنگ یان وڵاتەکانیان ببێن بە بەشێک لە گۆڕەپانی جەنگەکە و خۆتان دەبینن یعنی ئەوەی کە پەیوەندی بە ڕوە ئابوووریەکەەوە هەیە کە کارتی فشاری ئێرانە بەداخستنی گەروی هورمەز کاریگەری زۆر گەورەی کردوتە سەر اقتصادی با بڵێن ئابووری دنیا بە شێوەیەکی گشتی و ئابووری وڵاتانی کەندا و بە تایبەتی و ئەو با بڵێن هێرشانەی و ئەو هەڕەشانەی کە ئێران دەیکا بۆ سەر ناوچەکە وڵاتانی ناوچەکە بەڕاستی کاریگەری زۆر گەورەی دروست کردووە کۆمەڵێ چەمک و بیر و باوەڕ و تێڕوانینی ئەو وڵاتانەی پێم وایە بەشێکی گۆڕی و ڕەنگە بەشێکی تریش بگۆڕێت چۆن مەسەلەن بیر و باوەڕ یعنی یەکێک لەو شتانەی کە وڵاتانی کەندا بۆ نمونە هەمیشە با بڵێن خۆیان بەوە دەنازی کە ئەوان ئەمریکا لە پشتیانە و سیستمی بەرگری ئاسمانی ئەمریکا لە وڵاتەکانیان بەرقەرارەوە دەتوانن خۆیان پارێزگاری لە خۆیان بکەن و ئەمریکا هەمیشە پشتیوانی ئەوان دەبێ بەڵام لە ڕاستیدا لەم جەنگەدا ئەم تێڕوانینە پێم وایە کاڵ بۆتەوە لەبەرەوەی دەرکەوت کە ئێران هەڕەشەیەکە لە سەروی ئەوەی کە ئەوان تەوەقعیان دەکرد کە بتوانێت ئەو پێگانەی ئەمریکا لە ناوچەکەەوە ئەو کۆمپانیانە و ئەو سەرچاوە ئابوووریانەی ئەوان هەیەە کە ئێران بتوانێت بەو شێوێ دەستی بیانگاتێەوە با بڵێن بردمانیان بکە و ئەمریکا نەتوانێت وەکەوەی کە ئەوان چاوەڕوانیان دەکرد پارێزگاری لە ئاسمان و لە زەوی ئەوان بکات و وڵاتەکانیان بپارێزێ لەبەرەوە ینی جەنگەکە لە ڕاستیدا چەندین لێکدانەوە هەڵدەگرێت کە بەڵام کاکەوە خۆڕەنگە ئێستا بینی بەشێک لە چاودێرانی سیاسیش دەڵێن ڕۆژانەی ئێران جاری وایە 100 موشک دەنێ بە ئیماراتەوە لەم 100 موشەکە دانەیەک یا دوانیە گەر لە جێگەیەک بکەوێتە خوارەوە زیاترۆ درۆ نمچووکەکانە نامانجەکان دەپێکن سەرچاوەکانی وزە ئاگرێکی زۆر دەکەنەوە یعنی پێ دوایانە یان توانی خۆیان پارێزن
هۆگر موشکەکان ئێرانەمەوی بەر بێگومان بەشێکی دەکەوێتە خوارەوە بەڵامەکو باسم کردەوەی کە لە دەروی چاوەڕوانەکانی ئەوان بۆوان پێیان وابوو کە موشەکی ئێرانی بەپێی ئەو جیاوازی و ئەو گاپە گەورەی لە بینی پێشکەوتنی تەکنەلۆجیایی با بڵێن ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا و ئیسرائیل لەگەڵ ئێران هەیە کە زۆر جیاوازە لەوە زیاتر و کاراتر دەبێت کە ئەم درۆنانە یان ئەم موشەکانە ناتوانن ئامانجەکانی خۆیان بپێکن بەڵام دەرکەوت نەخێر ینی پێدەچێ من بۆ خۆم پێم وایە هەندێک ورد با بڵێن زانیاری ورد لەسەر تەکنەلۆژیای موشک و درۆنەکانی ئێران نەبوو بێ و بێگومان نەک دەتوانم بڵێم ئەکیدم لەوەی کە ڕووسەکان دەورێکی گرنگیان هەبووە لە پشتیوانیکردنی تەکنەلۆژیای موشک و درۆنی ئێرانی و لە پێشخستنی وەکو چۆن لە با بڵێن کورە ئەتۆمیەکاندا هەمان لە بۆ شار کارمەندەکانەوە ڕوسیە بوون باشەکە کەوانی تۆ پێ دوایە رووسیا ئیسرائیل و ئەمریکا ئەنی نەیانزانانی ژمارە موشکەکانی ئێران چەنە یا موشکەکانی چین یان چۆن کار دەکەن چۆن ئامانجەکانیان دەپێکن من خوێندنەوەی من ئەوەیە کە پێم وایە بەڵێ زانیاری هەڵەیان هەبووە یان با بڵێن ناتوانین بڵێن هەموو زانیارەکانیان هەڵە بەڵام ئەو زانیارە دقیقانە نەبووە کە ئەوان لەسەر ئەساسی ئەوە با بڵێن دەستیان بە جەنگەکە کرد من بۆ خۆم تێڕوانینێکم هەیە سەبارەت بە ترەمپ و ئیدارەکەی ترەمپ ئەو کەسێتی لە ڕاستیدا دەورێکی گرنگی هەیە ینی ئێمە هەموو جارێ دەڵێن کە ئەمریکا دەوڵەتی مؤسساتیە دامەزراوەکانە استراتیژی دوورمەودای بەڵام لە ڕاستیدا ترەمپ دەتوانین بڵێن سیاسەکە لە ینی شێوەیەکی جیاوازی لە سیاسەکانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا هێنایە پێشەوە و ستایلێکی تازەیە لە سیاسەتکردن کە تەفەڕوتکردن بە بڕیار و با بڵێن ئەو دەستە و دایرەی کە لە دەورێتی وەکو سەرۆکەکانی پێشوو بە شێوەیەکی دامەزراوەی پشتی بە لێکۆڵینەوە و توێژینەوەکانی تینک تانکسەکان و ئەو خەڵکانی کە بە وردی دراسەیان کردووە لەسەر ئەساسی ئەوە بێت بڕیار بدام بۆ خۆم پێم وایە هێندەی پرسوڕا بە یان بە وردەکاریەوە نەچۆتە ناو ئەو زانیارانە بۆ ئەوەی بتوانێت هەم دەستپێکردنی جەنگەکە هەم درێژە پێدانی جەنگەکە بەو ئاراستەیە بەوە خۆتان لە لێدوانەکانی ترەمپ دەیبینین ینی ئێستا بۆتە جێی تەنزی زۆر لە میدیاکان و سیاسیەکانی دنیا کە هەر ڕۆژە و قسەیەک دەکە و هەر ڕۆژە و مۆڵەتێک دادنێ و هەر جاری دەڵێ ئێمە ڕژێمی ئێران دەڕوخێن و دوای دەڵێ ئەمە نیازمان نیە بێ ڕوخێنین و ئەمە دەگۆڕین و ئەوە ناگۆڕین لە ڕاستیدا ئەم نائستقراریە لە لێدوانەکانی ئەمریکا نامکۆندێک ینی ئەمەژە بۆ دەکەن دەڵێن تیۆرێکی ئالۆزکردنە هەیە وا دەڵێ بەڵام من لانیکەم من خوێندنەوەکەی من ئەوەیە کە من بەڵێ بەشێکیان بەشێکی ئەوەیە کە ترەمپ خوێندنەوەی وردی بۆ ڕووداوەکان نییە و زۆریش قسە دەکات لە ڕاستیدا ئینسان کە سیاسی زۆر قسەی کرد بێگومان ڕێژەی ئەو قسانەی کە با بڵێن لەسەری دەکەوێت و ڕاست دەرناچێت زیاتر دەبێت لەوەی کە کەمتر قسە دەکا و بە دیقەتتر قسە دەکە و لە کاتی پێویستدا قسە دەکە بەڵام مایلی هاتووە هەموو ڕۆژێک کە بەیانی لە خەو هەڵدەستێت ترەمپ بیتر قسەی هەیە کە پێشەوەی بخەوێ قسەی هەیە و زۆر جاریش تەناقوڵات لە قسەکانی بۆ دیوێکی دیکەیە منە خوێنینەوە بۆ نمونە ئەگەر لێدوانەکانی دۆناڵد ترەمپ نەبووایە لەم لاوە جەنگ دەکا لە ئەرزی واقع فڕۆکەکانی باسمانی تارانەوەیە لەو لاواڵەیە پەیوەندی زۆر باشمانەیە لەگەڵیانە لە پرۆسەی گەیشتنین با ڕێککەوتن بۆی نێڵێن نەوت بەرزەوە بێ ینی خۆ لێدوانەکانی ترەمپ یەکێکە لەو شتانەیە کە من پێم وایە هەر لە سەرەتای لە دەورەی پێشوش کە سەرۆکی ئەمریکا بوو لەم دەورەیە بە تایبەتیش لەم دەورەیە ترەمپ هێندەی وەکو با بڵێن بەڕێوەبەری کۆمپانیایەک مامەڵە دەکات کە قازانج و زەرەر بەلای ئەوە گرنگە هێندەی وەکو سەرۆکی وڵاتێک و خاوەنی استراتیژێکی نێودەوڵەتی مامەڵە ناکات لە ڕاستیدا ترەمپ بە حکمی ئەوەی کە وەکو سەرمایەدارێک هاتوۆتە ناو دنیای سیاسەتەوە بووە بە سەرۆکی ئەمریکا ئەمە کاریگەری زۆری هەیە لەسەر بیرکردنەوە و سایکۆلۆژیەت و تێڕوانینەکانی ترەمپ بێگومان لە مەسەلەی بەرزبوونەوەی نرخی نەوت ئەوە کاریگەری زۆری هەیە هەمیشە هەوڵ دەدات لێدوانێک بدە کە ببێتە هۆی ئەوەی نرخی نەوت دابەزێت و من حەزەکەمەوە بڵێم کە پێشتر کە فەنزوێلا سەرۆکی فەنزوێلای دەستگیر کردووی هێنایەوە ئەمریکا
ئەمە بێمنەتێکی لای ترەمپ و ئەمریکەکان دروست کرد بەوەی کە ئیتر 4 ملیار بەرمیل نەوتی احتیاطی لە پەنجوی لا هەیە ئیتر تەواو ئەو پێویستی بە نەوتی کەنداو نابێ و گەروی هرمز ئەگەر بژگیرێ ئەو کاتە کاریگەری لەسەر دۆخی ئابووری ئەمریکا نابێ. بێگومان ئەو کاریگەریە کە داخستنی گەروی هرمز لەسەر ئابووری ئەمریکا دروست دەکە کەمترە لەوەی کە لەسەر ئەوروپای دروست کردووە. بەڵام لە هەمان کاتدا ئەو سیاسەتێکی پێڕەو کرد لەگەڵ ئەوروپایەکانیش ئێستا کە ینی با بڵێن هەڵوێستیان جیاوازی زۆری هەیە و کێشە کەوتۆتە نێوانیان و لە ڕاستیدا هەندێکجار هەیە بە بێڕێزیەکی زۆرەوە لەسەر با بڵێن سەرۆکی وڵاتانی ئەوروپا قسە دەکە و ئەوانیش وەڵامی دەدەنەوە. باشە کاکەوە پێ وانە لەم جۆرە جەنگانەدانی خۆمەرز نییە کۆی وڵاتەکە لەگەڵ جەنگەکە دابنەوە لە ئێرانیشدا باما چۆ دەبینین ینی لە نێو ئیسرائیلیژان نەتەنیاوە کە بڕیاردەدا لەو لاوەلایەن ئۆپۆزیسیۆنەکان ینی مەرز نییە زۆر دژی بۆستنەوە باشکرا بەڵام لەگەڵی دانین ئەوەی دۆناڵد ترەمپی ژەر بەو شێوەیە بە تایبەتەوەکو خۆی دەڵێ دیموکراتەکان خۆیان ناوێرن ئەم کارانە بکەن و هەر ڕەخنە دەگرن ڕەخنە لە CNN نەگرێت لە ئەنی کەناڵەکانی دیکە دەگرێت دەڵێەوە هەمووتان لە دژمن. بێگومان جەنگ و پێداویستەکانی جەنگ و هەر حکوومەتێک هەم سەرۆکی وڵاتێک کە جەنگ بەرپا دەکا و بڕیاری جەنگ دەدا بێگومان پێویستی بەوەیە کە کۆدەنجی ناوخۆیی کۆدەنجی نیشتیمانی دروستکە و هەمووی پشتیوانی بن. بێگومان ئێستا کە گەر ینی تێبینی دەکەیت ڕەخنەش هەبێت لە ئیسرائیلیان لە ئەمریکا ڕەخنەکان ئەو دەنگە بەرزەنین لە ڕاستیدا تا ئێستا ئەو دەنگە بەرزەنین کە ببێتە هۆی ئەوەی کە کێشە بۆ بڕیاری سیاسی و درێژەدا بە جەنگەکە دروست بکات. بەڵام بێگومان ئێمە ڕەنگە ئەمڕۆ لە بەرەوەی جەنگەکە بەردەوامە ئەمە نابیستین و نابینین و ناخوێنینەوە بەڵام بێتەکید لە دواتردا ئەم دەنگانە زیاتر بەرز دەبنەوە بە تایبەتیش لەگەر جەنگەکە درێژە بچێشە. یەکێک لەو تەحەدیاتانەی لە بەردەم نەتەنیاهو لە بەردەم ترەمپدایە ئەوەیە کە کات درێژە کێشانی جەنگ کاریگەریەکی زۆری دەبێت لەوەی کە دواتر لە ناوخۆ دەنجی تر بەرز بێتەوە و ئابووری وڵاتەکەیان ینی با بڵێن بەرەو خراپتر بڕۆ. هەندێک قسە لەسەر ڕۆژانی ئایندەی جەنگەکەش دەکەین بەڵام هەر لەسەر و بمێنینەوە ینی دەبینین لە سەردەمی جۆ بایدنە بەشێک لە وڵاتەکان حسابێن بۆ ئەمریکا نەدەکرد ینی بینیمان جۆ بایدن چۆیە سعودیە وەزیرێکیان چوو پێشوازی لێ کرد دەباسە دۆناڵد ترەمپ چێتە سعودیە و وەزیرێک بنێرن محەممەد بن سەلمان خۆی نەچێتە بەردەم فڕۆکەکە و لەسەر قادرمەکانی چاوەڕێی نەکە بزانە ینی دەبینین ئێستا ئەمریکا دیسانەوە قسە یەکلاکەرەوە دەکا لە ژیان لە سەردەمی جۆ بایدندا ئەمەدا مامەڵەیەکی لاوازمان دەبینی کە ئەنی وڵاتان زۆر حسابیان بۆی نەدەکرد. ئەوە ڕاستە ینی من کە باس لەوە دەکەم کە ترەمپ بەو شێوازە سیاسەتی کردووە و جەنگەکەی بەڕێوە بردووە و ئێستاش نازانین ینی جەنگەکە جارێ بەردەوامە بە چ لایەکدا دەکەوێت بەڵام ئەممانەیە ئەوە نییە ینی با بڵێن شەفاعەتکردن بێ بۆ دیموکراتەکان یان بۆ بایدن یان بۆ ئۆباما. بێگومان لە بەدرێژایی مێژووی ئەمریکا هەمیشە خۆتان دەزانن ینی کۆماریەکان بە هەڵۆکانی ئەمریکا ناسراون دیموکراتەکان بەڵێ ینی ئەوان تونترن هەمیشە ئەوان لەگەڵ ئەوەی بەکارهێنانی هێزن بۆ یەکلاکردنەوەی کێشە و پرس و جەنگە ئابووری و سیاسەکان بۆیە ئەمە کاریگەری خۆی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەوەش دەبیر نەکەین کە ئەوەی زۆر جار هەیە تەسەوڕ دەکرا کە چەند ڕۆژێکی کەم بخایەنێ و ئێران بڕوخێ و بە کوشتنی خامنەیی یان یەکێک لەو لێکدانەوانەی من پێم وایە لەسەر ئەساسی ئەوە جەنگەکە بەرپاکرا و هەوڵدرا کە لە یەکەم ڕۆژدا لە یەکەم زەربەدا خامنەیی کە کوژرا ئەمە تێڕوانینێکی وا هەبوو لێکدانەوەیکی وا هەبوو کە بە کوشتنی خامنەیی ئیتر دەڕوخێ وەکەوەی کە چۆن لە وڵاتانی تری دیکتاتۆری بەڵام دیکتاتۆریەتەکەی ئێران دیکتاتۆریەتی فەردی نییە دیکتاتۆریەتی دامەزراوەیە یعنی ئەوە جیاوازی هەیە لەوەی کە لەگەڵ وڵاتەکانی تری بەڵێ بێگومان دیکتاتۆریەتێکی فەردی هەیە مەسەرەن بە مردن و لە ناوچوونی سەرۆشی ئەو وڵاتە دیکتاتۆرە با بڵێن فەردیەکە هەموو با بڵێن ڕژێمەکە دەڕوخێ وەکو چۆن لە عێراقیان لە لیبیا لە مصر لە کۆمەڵی وڵاتی تر
بەڵام هی ئێران دەرکەوت کە نەخێر ئەوان چەند ساڵە ڕێگوڕیشیان داکوتیوە و دامەزراوەی خۆیان دروست کردووە و کوشتنی خەڵکەکان با بڵێن بەرپرسەکان و فەرماندەکان کاریگەری هەیە بەڵام ئەمە نابێتە هۆی ڕووخانی ڕژێمەکە بە تەواوی. کاتە دوپرسیارم ینی دۆخەکە بەکوێ دەگا ئێران تاکەی بەرگە دەگرێ ئێران تاکەی دەتوانێت هەم ئیداری ناوخۆی بدا خۆ ئێستا دەزانین زۆر پرسی وەساوە لە نێو خۆدا و هەم ئیداری ئەو جەنگەش بدە. من بۆ خۆم پێم وایە ئەم 48 ساعتەی ماوە ینی کەمتر لە 48 ساعت ماوە چونکە دەڕۆژەکە سبەی تەواو دەبێت ئەو مۆڵەتی کە ترەم داوێتی بە ئێران بۆ ئەوەی دەڵێ یان گەر و هرمز بکاتەوە یان ڕێکەوتن بکات کە ئەگەری کردنەوەی گەر و هرمز وان با بڵێن بە کۆمەڵی مەرج بۆ ئەوەی ئایا ڕووخۆی بپارێزی ئێران ڕەنگە بێتە پێشەوە ئەگەر نێتە پێشەوە بێگومان ئەو هەڕەشەیە کە دیکا کە دۆزەخ بەسەر ئێراندا دەبارێنێ و پێم وایە ئەمە بە ئاراستی ئەوەی دەبا کە ئیتر ئێران دەبێت دواتر وەکو چۆن خومینی لەگەڵ شەڕی ئێران بەرداخەش زەهرەکەی خواردەوە ئەم جاریان بەرپرسی هەرە باڵای ئێران بڵێ ئێمەش دەبێت بخواتەوە ئێستا دەبێت مشتەبا خامنەئی بێ ینی مشتەبا خامنەئی وەکو بەپێی هەموو زانیارەکان ماوە بریندارە بەڵام ماوە و برینەکەشی بە حساب کاریگەری لەسەر ئیش و کار بەڕێکردنی ئیش و کارەکانی نییە بەڵام کەس نازانێت دەچێت هیچ قسەیەک ناکات دەرناکەوێت و ناشوێرن بە هیچ شێوەیەک یعنی بەرکەوتنی هەبێ لەگەڵ هیچ یەکێک لە مەسوولەکان هەتا خامنەئی باوچشکە کاتی خۆی با بڵێن کوژرا پێش ئەوە بە ماوەیەکی زۆریش ئەو خەڵکانی کە دەچونە لایم بەلایەنجانی خۆشیەوە بە چاوبەستراوەی دایان بردەلای و بە چاوبەستراوی داهاتنە دەوە بۆی نەزانن لەکوێەوە هیچ شوێک کەس نێدەزانی بەڵام دوایی ینی شوێنەکەی دۆزرایە و لێت بەڵام سیناریۆی نزیکترە ئەم سیناریۆیە یەکێکە لە سیناریۆکان بێگومان ئەگەر بێت و ئەمریکا ئەم هەڕەشەیە جێبەجێ بکە و ئەوەی کە دەڵێت دۆزەخ دروست دەکەم مەبەستی ئەوەیە لە هەموو سەرچاوەکانی وزە و پیشەسازی و شوێنە ئەوەی کە با بڵێن وەکو پردەکە ینی پردەکەی بینی تاران و کەرەز و شوێنە مەدەنیەکان و ئەوەی کە ئین دەکات ئەمە دەبێتە هۆی ئەوەی کاولبوونی ئێران هەرچەندە ئێران جوگرافیایکی بەرپراوانی هەیە ئەمە با بڵێن ئیشی زۆری دەوێ با بڵێن کاتی زۆرتری دەوێ بەڵام سەرنجام ئەمریکا ئیسرائیل ئەم هەڕەشەیە جێبەجێ بکەن کە پێم وایە ئێران دەبێ ئەمە بکاوە بەڕای من عقلانیەتی سیاسی ئەوە دەخوازێت کە پێشوێ بگاتە دۆزەخەکە ئەوان بیر لە چارەسەرێک بکەنەوە چارەسەرێک کە لانی کەم هەندێک لە مەرجەکانی ئەوانیش ڕەنگە لە خۆ بگرێ بەڵام بێگومان مەرجە هەرە زۆرەکان دەبێ هی ئەمریکا و ئیسرائیل بێت چکە ئەوان باڵا دەستی خۆیان سەلماندووە. سپاس دەکەم زۆر بەڕێزکە کاوە محەممەد شۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ خستنە ڕووی بۆ چوونەکانت لە بەرنامی پرسە ڕۆژەوە لەسەر جەنگەکە زۆر سپاس.